شەوتان باش ئەم شەو دیبەیتێکی تایبەتمان هەیە سەبارەت بە دۆخی هەرێمی کوردستان کە بۆچی کەوتۆتە بەر جێنۆساید پەلاماری لایەنەکان نەکرد لە عێراقەوە لە لایەنی تریشەوە. ئەگەر نەگەڕینەوە بۆ مێژووی دوور بۆ مێژووی نزیک بگەڕینەوە دوای جەنگی یەکەمی جیهان، کوردستان کرایە چوار پارچەوە هەر پارچێکیشی بە زۆر لچێندرا بە دەوڵەتێکی ترەوە ئەوانیش چۆنیان ویست کوردیان چەوساندۆتەوە. ئەمشەو ئێمە زیاتر تەرکیزمان لەسەر خوارووی کوردستانە یاخود باشووری کوردستان یاخود ئەگەر ڕوونتر بڵێم هەرێمی کوردستانە کە بە زۆر لیچێندراوە بە عێراقەوە. لە ماوەی 100 ساڵی ڕابردوودا کورد بەدەست بەرداری ڕاپەڕین و شۆڕش و بەرخودانی خۆی نەبووە. ئەوەی پێیان کرا لە عێراقەوە بە کورد کردیان نەکەر سوکایەتی بە تاچی کورد نەکەر وێرانکردنی گوند و شار و شارۆچکەی کوردستان تا کار گەیشتە ئەنفال و چیمیاباران. ئێستش کە هەرێمی کوردستان لە دوای ڕاپەڕینەوە هەیە و هەرێمێکی دەستوریە، بەڵام دەسەڵاتدارانی عێراق جۆرێکی کە لە ئەنفال دەستیان پێکردووە. ئێستا ئەنفالی ئابووری بەرامبەر خەڵکی کوردستان هەیە، ئەنفالێک کە دەیانەوێت خەڵکی کوردستان لە برسان بکوشن. جیاوازیەکی زۆر گەورە لە نێوان موچەخۆرێکی کورد و موچەخۆرێکی عەرەبدا دەکرێت. هاوتەریب لەگەڵەوە میلیشیا شیعەکان درۆنباران و بۆمبارانی هەرێمی کوردستانیش دەکەن و لەو لاشەوە موشکی دوورمەودا بە بالستی هێرش دەکەنە سەر شاری هەولێر و خەڵکی هەولێر شەهید و بریندار دەکەن. ئێمە بۆ ئەم شەو لەگەڵ میوانەکانمان قسەی زیاتر پرسی زیاتر و زۆر ڕاشکاوانەتر پەنجە دەخەینە سەر برینەکان کە داخۆ بۆ دەبێوان لە کورد بکرێ. ئەی چار چییە کورد چی بەدەستەوەی. میوانەکانمان زۆر بەڕێز دکتۆر شیرین فواد معسووم توێژەر و شارەزای سیاسەتی نێودەوڵەتی هەروەها کاگازا جوندیانی سیاسەتمەدار، زۆر بەڕێز دکتۆر خەلیل ئیسماعیل ئەکادیمیست و لێکۆڵەر، زۆر بەخێر بن. گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لام دیبەیتە تایبەتە. دەزانم هەی نییە ڕۆژی پشووە، بەڵام سوپاستانەکەن کە بەشدارن لەگەڵمان. ئەگەر ئێوە هەردووتان بە یارمەتی ئێوە ئێمە یەک خاتوونمان لەگەڵایە سەرەتاش وەکو دەڵێن لیدیز فێرست لە خاتو شیرینەوە دەست پێکەین. خاتو شیرین با بێمە سەر ئەو دژایەتی کردنەی گەلی کوردستان کە دەکرێ هۆکاری دژایەتی کردنی خەڵکی کوردستان بۆچی ئەگەڕێتەوە، بۆچی عێراق دژایەتی خەڵکی کوردستان دەکات، لەلایەک برسی دەکات، لەلایەک هێرشی درۆنی و هێرشی موشەکی دەکاتە سەرەوە تا هەردوێنێ هێرش بە موشک هێرشیان کردوتە سەر کۆرمۆر بنکەی غازی کۆرمۆر. هۆکاری ئێمە بۆچی گەڕێتەوە؟ هۆکارەکە دەگەڕێتەوە بۆ مێژوو. ئەگەر بگەڕینەوە بۆ سەرەتای کە دامەزراندنی عێراق باشە لە بیدایەتەوە ئەوان بڕوایان بۆ نەبوو کە کورد حەق خۆی هەبی. یعنی ئێمە کوردیش بوو بەشێک لە عێراق لەبەر سوننەینە، دیویستیان عەدەدی سوننەکان زێدە بکەن. ئەوەیەکێک لە سەبەبەکان بوو. بەڵام سوننە بە درێژایی ئەو ماوەیە کە لەسەر حکوم بوون ناخێر سەبەبەکە ئەوە بوو بۆیە بەریتانیەکان و فەرەنسیەکان ئیزافەی کوردستانیان کرد باشووری کوردستان بۆ عێراق هەتا عەدەدی سوننەکان زێدەکەن. لەو کاتەوە تا ئێستاکە ئەوان ئیمانیان نییە بە قەزیەک ناوی قەزیەی کوردی ملەتێک ناوی ملەتێکی کورد حەق خۆیان هەبی. ئەوان بە چاوێکی سیاسی دەبینن، بە چاوی خۆیان دەبینن. ئەوە پارچەک عێراقە، دەوڵەتی عێراقە دەبی بیپارێزین. و سەرەتای مێژووی دەوڵەتی عێراقی تا ئێستاکەوە هۆکاریان دامنەوە بۆ دەنگمان دابخن. ئەمە دەنگمان نێت ئەگەر شۆڕش هەبی شۆڕشی کورد شۆڕشیەوە دامن محاوەلەیان کردیە ئەو شۆڕشە بکوژێنەوە هەتا دەوڵەتی عێراقی بە قووەت بکەن تا ئێمە دەنگمان نەیە. لەبەر دەزانن ئێمە بەناحەقانە بووینە بەشێک لە عێراق، بەناحەقانە بووینە بەشێک لە ئێران، بەناحەقانە بووینە بەشێک لە تورکیا. بەڵام دکتۆر بمبورە ینی ئێستا ئێمە بە پێی دەستور هەرێمێکین، دەستوری عێراقی ددانی پێدانەوە. ئێست دەڵێ هەرێمی کوردستان هەرێمێکی فیدراڵە، بە حساب عێراق دەوڵەتێکی فیدراڵە. ئەرێ فیدراڵە عێراق. عقلیەتی ئەو عقلیەتەی کە تو لەگەری دەجولەیەوە بڕواناکە بەوەی بڕواناکە کە کورد دەبی حەقی هەبی بڕوا دەکە کورد بەشەکە لە عێراق و ئەی بەسەر عێراق دێ دەی بەسەرەوان بێ
و دەبی عێراق حکمیان بکە لەبەر ئەوان هاوڵاتی عێراقینە باشە ئەوێ مشکلەکە لە عەقلیەتە زۆر باشە بەڵام دکتۆر ئەگەر بە بارێکی ترا بیخوێنین وانێ ئەو پێشکەوتنی لە هەرێمی کوردستان هەیە زۆر باشە بەپێی ڕای چاودێران ئەوانەی کە شارەزای بواری ئابووریشن ئەمەی لە کوردستان هەیە لە سەتا کەمتر لە سەتا پێنجی داهات و بودجەی عێراقە کە مافی خەڵکی کوردستانە بۆی بنێرە کە ناشی نێرن ئەو وێرانکاری کە لە عێراقدا هەیە کە ینی ئەستان ڕەنگە سۆمال باشتر بێت لە عێراق باشە خۆ وەک ئەویان خەتای کورد نییە خەتای خۆیان نییە پارەکەی ئەویان چی لێ کردو وڵا دەبی لەوان پرسی من دێمە سەر پرسیارێکی کرد دکتۆر ئێستا زۆر جار تۆمەتێک بۆ کورد دروست دەکرێت هەر کێشەیەک ببێت دەڵێن ئەمە کێشەی ناوخۆییە بڕۆن لەگەڵ مرکز چارەسەریکەن لەگەڵ بەغدا چارەسەریکەن ئایا کێشەی ئێمە کورد کێشەی لەگەڵ بەغدا هەیە یا بەغدا کێشەی لەگەڵ ئێمە هەیە ئەوانن کێشەکان دروست دەکەن ئەمدامە گوتیتم ئەوان کێشەکان دروست دەکەن ئێمە کێشەمان نییە لەگەر کەس بەرام وەکو ملەتێک حەقی خۆمان داوا دەکەین مافی خۆمانە باشە نامانەوێ بەس ببینە بەشێک لە عێراق بەس حەقی خۆمان حەقی سیاسی و حەقی کەلتوریمان نەبی لەو دەوڵەتانە نابی حەز ناکەین کەس مان کوژێتەوە ئەوە یعنی ئێمە شانازی بە کەلتورمان دەکەین و پێویست ناکە ئەمن دەبی کوردایەتی خۆم بستڕمەوە هەتا ئەوان ڕازی بن حەز دەکەم شتێک برێم لێ ئەگەر دەرفەت هەبی شتێک دەگەڕێتەوە بۆ ساری هەزار و بەس تا عەقلێتەکەی تێبگەی عەقلێتی ئەو دەوڵەتانەی کە ئەمە لەژێر دەسەڵاتیان دەژین ساری 1936 بوو نوێنەری حکوومەتی ئەمریکی لە ئێران ناوی درەیفۆس طبعا بعثات لە ساری 1990ەکان بعثاتی تەبشیری ئەمریکی هەبوو دەچوون بۆ ئێران لە دوای ئەوان خاصەتەن ئەو کوردستان کوردستانی لە دوای گواستیانەوە بۆ عێراق ساری 20ەکان کە دەوڵەتی عێراقی دروست بوو بەو سنوورەی کە ئێستا کە هەیتی گواستیانەوە بۆ عێراق ئەو بەعسە تەبشیریانە ئێرانیان بەجێهێشت گوتیان لەبەر عێراق کەمێک نەرمترن لەگەر ئێمە مەکو حکوومەتی ئێران ئەو پیاوە چی نووسی گوتی ئێران ئەگەر بەدەستی بی نە کوردەکانی خۆی بەس کوردەکانی عێراق کوردەکانی تورکیا دەبی ئەوانە لە بیرکەنەکە کوردن و دەبی هەموو هەوڵک بدا هەتا ئەوانە لە بیرکەن کوردن ئەتو لەگەر ئەو عەقلیەتەی تەعامل دەکەی ئەگەر لە عێراق بی لە تورکیا بی لە سووریا بی بەرێ باش دەست خۆش کاگازات ئێمە لای جەنابتان کاگازات ینی بەدەر لە هەموو شتەکان جەنابەت پێشمەرگە بوو ئێوە لە بنەماڵەیەکی شۆڕژێڕی خەڵکی کوردستانن یەکێک لە هۆکارەکانی ئەمەی کە ئێستا ئەم نەهامەتیەی بەسەر باشووری کوردستان دێ بەشێکی خۆمان نین هەندێک لایەنی سیاسی کوردی نین کە بوونەتە کەواسووری بەر لەشکر و بوونەتە نوکەڕمی عێراق بۆ ئەوەی بەسەر کوردستانی دێنن ئەمانە بۆ وا دەکەن خۆ ئەگەر هەرێمی کوردستان نەمێنێ لە پێشا بەسەر ئەوانیش تا دەڕوخێ لە ڕاستیدا من پتر ئەمەوێ هاوبەشی ئەو بکەم لە وەڵامدانەوە فەرموو ڕێی خۆم بڵێم بڵێ پێش مەسەلەیە تەقریبا زۆر باسەکرێ ئەمە نەبوونی یەک ڕیزی یەک بوون یەک هەنگاوی یەک هەڵوێستی ئەمە باسێکە دوایە دوو دێڕی لەسەر ڕێم چکە مەسەلەیەکە لای من بۆ چوونێکی جیاوازم لەسەر مەسەلەیە هەیە لە ڕاستیدا ئەو عەقلیەتەی بەغدا هەیەتی عەقلیەتی بەغدا چییە دەوڵەتی عێراق چییە دەوڵەتی عێراق بە پێی ئەو سەردەمەکە لێی دامەزراوە دەوڵەت نەتەوەیە دەوڵەتی نەتەوەی عەرەبە بەریتانیا کە ماندێتی ئێرەیە کرد زۆر هەوڵیدا کە شتێک دروستکا بە ناوی ئوممەی عێراقی تا ئەو ساتی بەیەکەوە دانیشتین لەو بەرنامەیە شکستی هێنا هەمویان شکستیان هێنا لەوەی شتێک دروستکەن بە ناوی ئوممەی عێراقی لە ڕاستیدا دەوڵەتی عێراق دەوڵەتی نەتەوەی عەرەبە و عەرەب یعنی ڕەنگە سەهەمی خەڵک بڵێ جا ئەمە زۆر شۆڤێنیەتە چ ناوی لێنێ من لا مهم نییە چ ناوێت بۆ من دارێت لەونا هیچ وەختێنێتەوەی بندەست شۆڤێنی نەبووە من وەکو ئازاد کە قساکەمەڵێن ئەوە شۆڤێنیە ئەوە تەساموحی نییە ئەمە لێبوردەیی نییە ئەمە نایەوێ بەیەکەوە بژین نەتەوەکان عەرەب و تورک و فارس ئەمانە خەسڵەتی داگیرکەریان هەیە تاریخیان بخوێنەوە مێژویان بخوێنەوە خەسڵەتێکی داگیرکەرانیان هەیە ئێمە لە چەمکەکاندا هەڵەین کاک حاکم ئەو چەمکاری بەکاری دێنین
ینی وەختی خۆی ڕەنگە هەندێک جاران بۆ تاکتیکشت بەکاردێ برایەتی کورد و عەرەب لە مێژە تاریخ شاهیدەکان تاریخ وەرە پێم بڵێ ئێمە هەندێک جاران ناچار بووینە چەمکی وا بەکاربێنین کە بە حیساب بگونجێ بۆ ئەوەی لەگەڵیان بکەوینە جۆرێک لە دانوستان ینی جۆرێک لە حتا پاڕانەوە بی لەوەی کاکە دەقبولمان کرد وەکو برابچووکی خۆتان و ئیلاخیری هەتا تەماشاک هەتا بە عەرەبی لە داڕشتنی ئەو جوملەی کە زۆر بەکار هاتووە الأخوة العربية الكردية بۆ ڕۆژێک نەوتە الأخوة الكردية العربية يعني حتى لە ڕووی زمانەوانیەوە باشە و لە ڕووی دەرونیەوە لێرەشەوە تەماشا بکە لەبەرەوە من پێم وایە وەختی ئەوە هاتووە کاک حاکم ئیتر ئەمە بەتابەتی لە کەناڵە میدیایەکان بەڕوونی قسەکان بکرێن تەواو یعنی تۆ بە ساڕوخ لێدرێ بە تۆ وتنی موچەت ئەبردێ بودجەت ئەبردێ ئێستا تعریب بکرێتەوە شێوازێکی نوێی تعریب هەیە هەواڵێک لەو چەند ڕۆژە بڵاو بۆ نازانم چەندی ڕاستە هیوادارم ڕاست بێت چونکە هەواڵی فێکی زۆر بوو لە دنیادا وتیان وەزیری دارایی عێراق وتوێتی وەڵالیستەکانیان بە کوردی هاتووە بۆ مەگەر کوردی لە دەستور زمانێکی ڕسمی نییە ئەوە تۆی ڕئیسی وزەرا ئەوە تۆی وەزیری ئەلفوبا و جیم و دال دوو کەسی باشت دانە ناوەکە کوردی بۆ تەرجەمە بکە سەدام حوسێن بەو هەموو عنسوریەت و شوێنێتی خۆی بەو هەموو دیکتاتۆریەتی خۆی بەو هەموو بەعسی بوونی خۆی چونکە بەعس ئێستا بەڕاستی مستەڵەحێکە بۆ ئێمە وەکو درڕندەترین سیستەمی حکومڕانی بوو کە ئێمە دیومانە سەدام حوسێن بۆ وینی خۆشی مامۆستا گر بۆی فێری کوردی بێ تەماشاکە ئەمانە مامۆستا ناگرین کوردیان بۆ تەرجەمە موچەی خەڵکی کوردستانیشی نەبڕی بەڵێ موچەی خەڵکی کوردستانیشی نەبڕی من هین ناکەم پاساو بۆ سەدام حوسێن پاساو نییە فقط بۆ نمونەیەک دێنمەوە کە چونکە مە بێ لەگەڵ ئەو مقارنە بەراوردێکیان بکەین باشە ئەم هەموو ئەو کارانەی کە ئەوێ کورد بگێڕێتەوە دواوە کورد داگیر بکات داگیرکردنەکە بەردەوام بێ بە هەموو شێوەیەک بەردەوامە لە ئاستی زمان لە ئاسی ئێستا ئەو فترەیە ژمارەیەکی زۆر خەڵکی کوردستان گەنجی کوردستان ناوی خۆیان نووسی لە سوپای عێراق من پرسیارێکەکەم لەو گەنجانەی کە چوون لەوێ ناوی خۆیان نووسیوە و پرسیارێکی ئەەکەم لەو وەزارەتی بەرگری عێراق تەڵ وەزارەتی بەرگری عێراق نەینووسیوە جمهوریەی عێراقی ئیتحادی هەر نووسی جمهوریەت العێراق بزانە هەمیان وا ئەنووسن باشە ئێمە بێدەنگین لە بەرامبەر ئەوە بێدەنجی لەبەر ئەوە وازی لێبێنە بەڵام ئەمانە من پرسیارێکەکەم تەدریبی عەسکەریان بە چ زمانێکەکەن بێگومان بە عەرەبی ئێمە بەشێکە بەشداریکردنێکە هەوڵێکە بۆ بە عەرەبکردنەوەی بە شێوەیەکی نەرمتر لە دێنەوە سەرەوە بابەتە کاگەزات بەڵام من نەبێ ئێستا پرسیارەکە من دووبارە بکەم و یعنی ئێستا ئێمە هەندێک لایەنی کوردیمان هەیە بوونەتە کەواسووری بەرلەش کرد سوێن بە شادەی ئەوان دێنن شانی ئەوان ماس دەکەن ینی دژی هەرێمەکەی خۆیان و لایەنی کوردیشن لە کوردستانیشن ئەمانە بۆ زانسی ئەمە من کێشەکەی ئەجێڕمە بۆ یەکشت بەڵێ هەن ئەمانە بەڵێ هەن و ئەبێ ئیدانە بکرێن و ئەبێ خۆیان ئیدانە بکەن و ینی ڕیزەکانی خوارەوەیان ئیداری قیاداتی خۆیان بکەن کە واکەن بەڵام زانی ئەمە بۆکوێ ئەگەڕێتەوە ئەمە یەکێکە لە نەخۆشەکانی دیموکراتیت قوربان باش دیموکراتیت و هەڵبژاردن لەو کۆمەلگای ئێمە نەک هە دیموکراتیت فاشیلە چون جاری وا هەیە ینی هەندێک لە مستەخەفین دەڵێن ئاخر ئێمە کولتوری دیموکراتیمان نییە کولتوری دیموکراتی باشە لە ئەتاتورکەوە لە تورکیا دیموکراتیت هەیە ئەی بۆ لەوێش هەمان کولتور نییە ئەی بۆ لەوێش لە وەختی زۆر زەرودا دمرتاش خەنە زیندانەوە بۆ نموناڵێم من پشتیوانی لە ئیتیزایی فکری دمرتاش ناکەم حەزەکەمەوە بزانی بەڵام من باسی فەشەلی دیموکراتیە دەکەم باسی ئەو نقصانیانە ئەەکەم کە دیموکراتیت بۆ ئێمەی خۆڵقاندووە لەو وڵاتانەی کە داگیرکەری ئێمن زۆر باسی چەمکم کرد من نەزانم ئێستا زۆر لە تەلەڤیزیۆنەکان لە ناوەندەکان تەحەفوز دەکەن لەوەی بڵێن بەغدا داگیرکەرە ببوورە بڵێن بەغدا داگیرکەرە تەحەفوز دەکەن بڵێن کورد مەسەلەی هەیە بۆ بەغدا ئێمە کێشەین بۆ بەغدا بەڵام ئێمە کێشەمان نییە ئێمە مەسەلەمان هەیە قەزیەمان هەیە پرسمان هەیە پرس ئێمە پرسی ئێمەش وازەحە سەر بەخۆیە زۆر باشە بەبێ سەر بەخۆیش پرسی ئێمە چونکە هەمومان تاقی کردەوە وەکو هەرێمیش کاگازان لە قانونی محافەزات لە مەرکەزیات لە ئۆتۆنۆمی باش کارتۆنی بۆ ئۆتۆنۆمی حەقیقی
بۆ فیدرالی بۆ اعترافکردن بە پێی دەستورە شتەکان هەمووی فشەرمان هێناوە سەبەکەوەیە زۆر باشە ئێمە قەزیەکەمان قەزەی سەر بەخۆیە بەڵام ئێمە خۆشمان لەوە هینەکەین قەزیەکەمان بەداخەوە زۆر لە مەسئولینی سیاسی جوێ ئەبێ بە ئەڵێ کێشەی کورد ئەخ کێشە نییە ئێمە مەسەلەمانەیە کاکە باش کاگەز کاک دکتۆر خەلیل زۆر باشە ئێستا دنیا گۆڕاوە ئێستا دنیای ئەولەمەیە دنیای کرانەوەی یەکێک لەو چەکانەی بەدەست کوردەوە کە دەتوانێت سوودی لێ ببینێ مەسلەی دیپلۆماسیەتە هەمومان بینیمان مەسئول بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە داڤۆس لە ماوەی ئەو چەند ڕۆژەدا نزیکەی 50 سەرکردەی جیهانی بینی مەزلومێتی گەلی کوردستانی گەیاندبەوە چۆن کورد ئەم هەموو زوڵمەی کە لێی دەکرێت ئەم جێنۆسایدەی بەرامبەری کراوە چۆن سوود لە چەکی دیپلۆماسیەت وەربگرێت پێشەکی سپاسان دەکەم بەخێرهاتنی میوانەکانی شەکەم و ئەو مەوزوع بەڕاستی مەوزوعێکی زۆر گرنگە ئەتوانم بڵێم ئەساسی ئەو کێشەیەکی ئێمە کە پێی ئەڵێن کێشەی کورد لە عێراقەوە ئەمە جذورەکەی بدایاتەکەی ئەگەڕێتەوە هەر لە دوای شەڕی جیهانی یەکەمەوە هەر لەو کاتە کە ملەتی کورد داوای مافی خۆی کرد و داوای لە معادەی سیڤەر کیانێکی بۆ خۆی دروستەکە کە نەکرا لەبەر مەسالیحی دووەلی و بەتایبەتی دەوڵەتانی گەورە تا ئەمڕۆ کورد ملەتی کورد بەتایبەتی باسی ملەتی کورد لە عێراقەوە هەوڵ ئەیە بۆ جێبەجێکردنی ئەو هیوایە ئەمە لە لایکی تاکو جذوری مەوضوعەکە ئەساسی بابەتەکە دیارە بێت لە لایکە تریشەوە هەمووی حکووماتی عێراقی هەر لە دوای شەڕی جیهانی یەکەم لە دروستبوونی دەوڵەتی عێراق 1920ەوە تا ئەمڕۆ و تاکیدیش ئەەکەم لە بێن دوو کەوانە تا ئەمڕۆ حکووماتی عێراقی نیازی نییە ئەو هێوای کورد جێبەجێ بکرێتەوە واتە لەم حاڵەتە کە اجتماعاتی ئەبێت اتفاقیاتی ئەکرێت لە بینی ملەتی کورد لە عێراقەوە و هەروەها لەگەڵ حکووماتی عێراقی هەمووی شەکلیە و موەختیە کە تاکو بتوانین بۆ جارێکی تر عەرەبوتەنی ئەڵێ هودنەیە یا استراحة المقاتل استراحة المقاتل يعني شي استراحتك تاكو ديسان جاري كتر شر كدرس بيه هموي ديسان عليهم تأكيد شكم هن أمرونية هن 2003 هلا بدايتك سود دبلوماسية دور بقري تاكو اشتكى واضح بيه لبر أو هموي أو اتفاقيات أنا أكريتوا هردو لا سقيان بو اتفاقيات أنية بو ملتي كرك اتفاقية كأم اتفاقية مؤقتة چونکی هیوای ئەو تشکیلکردنی دەوڵەتە نمونە بۆ جەنابە دیێرم گرنگترین اتفاقیەکی ئێمە لە لامانە لە بەدرێژی ئەو فترەیە اتفاقی ئازاری 1970 کە گرنگترین تا ئێستا ئاساری هەیە و دەوری هەیە و ئەم اتفاقیە نە حکوومەتی عێراقی ئیمانی هەبوو بە تەوقیعەکەی نەک حرەکەی کوردی قیادەی کوردی ئیمانی هەبوو بە تەوقیعەکەی باش واتە اتفاقیات عێراق ئەزانین باوەڕی پێی نەبوو سوالەکە زۆر جوانە کورد بۆ باوەڕی پێ بەڵی زۆر جوانە بەنسبەتی کورد چونکە ئەزانی حکوومەتی بەعس ئەو سەردەمە ئیمانی نییە بە کیانی کوردی و بە مافی کوردی و بە ئەزانی ئەمە مۆقەتە کورد دەوڵەتی ئەیەوێ ئەمانە هەمووی ئەو اتفاقیاتانە بما فيه اتفاقیە 11 ئازاری 1970 مؤقتە لەبەر ئەوە كرد أزاني حكومة عراقي بموقتية وهروها حكومة عراقي أزاني أم اتفاقية مؤقتة لمن أو يكسر لدواي 1970 دسي بيكر بو دجمنياتي حركة كردي باش دكتور شيرين بابقرموا لايتو هندي جار دولين ايوه چێشەکەتان کێشەی ناوخۆی عێراقە باش بەڵام لە کۆڕەوەکەیە خۆ کێشەکەمان هەر کێشەی ناوخۆی عێراق بوو بەڵام بڕیاری 688 دەرچوو بۆ پاراستنی گەلی کوردستان ئێستا کە جێنۆسایدێک بڕێوە جێنۆسایدێکی زۆر گەورەترە زۆر لە کۆڕەوەکە گەورەترە 6 ملیۆن کەس لە برسا دەیانوێ بیان کوشن بێژگە لە موشک باران و درۆن باران کاتی ئەوە نەهاتووە جارێکی کە کۆمەلگەی نێودەوڵەتی دۆستەکانمان ئەو وڵاتانەی دۆستی ئێمە نەتەوە یەکگرتووەکان بڕیاریش وەکو 688 دەرکەن تا هیچ نەبێ بمان پارێزن بەنسبەتەوەوان ئێمە لە ژێر ئەو جێنۆسایدەی نینایی کە جەنابەت باسی دەکەی
ئێمە بەشەکەین لە عێراق مشاکلمان هەیە لەگەر دەوڵەتی عێراق جێنۆساید چییە تۆ کە خەڵک لە بەرسا بکوشی خۆ جێنۆساید شاخباری نییە جاری وایە تا چارەسەری شتەکەی دەبی عقلێتی ئەیبرانبەرت بخونیەوە بەنسبەت ئەوڕۆپیەکان و ئەمریکیەکان ئێمە حەق خۆمان وەرگرت زۆر جاری وا دەرێنە گۆچتان دەوێت لەوەی زیاتر ئەنگۆ لە عێراق حەقی خۆتان وەرگرتیە ئەی نابینن دەبینن ئەوشتە دەبینن زۆر جاری وا خەتایمە دەگرن زۆر جاری وا خەتایوان دەگرن ینی ئەوان کێشەکە تێدەگەن بەس تێناگەن بەڕائیم ئەوی ئێستاکە دەکرێت ئەو حرەکە دیبلۆماسی کە ئێستاکە دەکرێت لە حکوومەتی هەرێمی کوردستان حرەکەیەکی باشە و ئێستاکە حالیان جیهانی تێدەگەێنن کە کورد ئەوجی لە تازە ئەو حکوومەتە قوبوڵ ناکە لێرە و پاش دەوڵەتەکانی دەورە پشت هێرشیان لەسەر بکەن ئەوان بێدەنگ بن ئەوە بەڕائیم زۆر شتێکی باشە وەکو هەموو جارش باس دەکەم دەبی حرەکەتی دیبلۆماسی هەبی مکەسەف لە هەموو شوێنێک ئێمە ئەوانە تێبگەێنن ئەنگۆ بە غەڵەتی لە مەسلەی کوردی تێگەیشتینە مەسلەی کوردی مەسلەی نەتەوەیەکە نزیک 50 ملیۆن کەسن مەسلەیەکی عێراقی نییە وەکو جەناب سەباست کرد شتەکە بەس لە دەورە پشتی عێراقە یان لە ئێرانە یان لە تورکیایە مەسلەیەکی 50 ملیۆنە ئەو کەسێک کە ئێستا قسە دەکا لەگەر ئەو دەوڵەتانە دەبی برێ ئێمە کێشەکەمان کێشەی هەموو 50 ملیۆن کەسە فیدرالیەتەکەشمان پێڕەوا نابینن ئەو فیدرالیەتە وەختی خۆی کە هاتن هەرویستیان هەموو ئەطرافە عێراقیەکەی ڕازی بکەن زانیان کورد بەشەکی زۆر گرنگە لە تەحالوفی عێراقی دژی سەدام حوسێن زۆر کوردیان هێنایە بۆ ناو تەحالوفە وڵاتانی ئەوروپی لە کاتێکدا ئێمە هیچ مشکلێکمانە بۆ عێراق داڕما بوو بەرێ ئەخ لە بیر نەکەی دیسان دەرێمەوە ئەوە ئێمە کە وەختی مؤتەمەری عێراقی دەست پێ کرد کورد بەشەکی زۆر گرنگ بووە تا کوردی ڕازیکەن دەیانزانی کورد ڕازی نابوون بە وەزع قەدیمە تا کوردی ڕازی بکەن بەشێک بن لە عێراق گوتیان ئەوە فیدرالیە و کوردیش ینی پێویستی بوو ئەو کاتە و پێیان خۆش بوو سیاسی کوردەکان کە فیدرالیەت هەیە لە عێراق بەس عەرەبەکان ئایا مقتەنا بوون بەو قسەی نەخێر بەس دەیانزانی دەسەڵاتیان دێ باش کاک ئازاد ئێستا پێم خۆشە ئەم شەو هەر زۆر بەڕاشکاوانە لەسەر هەموو شتێک قسە بکەین ئەگەر برسیکردن لەلایەک هێرشی درۆنی و موشەکی لە لایەکی تر ئەمە بەردەوام بوو ئەگەرەکانی بەردەمی کورد چییە کورد چی بکات جگەل لە چەکی دیبلۆماسی ینی دەبێت چی تر بکەین بەرامبەر دوژمنەکەمان کە عێراقە بەرحاڵ من یعنی ئەگەر ئەو دۆخە بۆ شێوەیە بڕوە ینی مامەڵەکردنی بەغدا و تارانی ئاغای مامەڵەکەمان وا لەگەڵ بکەن و بە پشتیوانی تەبان بە چاوپۆشینی تورکیا سووریا ئێستا لە هاوکێشەکەدا نییە چاوپۆشینی تورکیاشەیە لەسەر ئەو مەسلەیە ئەگە بەو شێوە بیکەن تۆ پێت وایە هەتا ئەو بزاوتە دیبلۆماسیەمان پێ بکرێت زانی دوجارە ئەبێت لە ڕێگەی وەزارەتی دەرەوەی عێراقدا ئەمە ئەو دیبلۆماسیێتە بکەین مەگەر ئێمە لۆبی گەورە بەهۆی دیاسپۆرا کوردانی دیاسپۆرا لۆبی دروستکەێنە دواتر ئەوەی ئێستا زەرفێکە ڕەنگە مدەتێکی کە ئەمەشمان لێ قبوڵ نەکەن کە لێرە سەرۆکی حکوومەتی هەرێم بەبێ موافقی ئەوان بەبێ پرسی ئەوان بە دەرەوە لە کەناڵی وەزارەتی دەرەوە حرەکەی دیبلۆماسیش ئەنجام بدەین بەڕاستی ینی زۆر من ئومێدێک لەسەر حرەکە باشە دیبلۆماسی ئەیکەواتە چ بکەین ئەزانیە من پێم وایە بە ئێمە ئەبێ ئێستا کۆمەلگای کوردستان لە ڕابردووشدا زۆر جاران تووشی دۆخی وا خراپ بووینە جەنابیشت پێشمەرگە بوو ێزانی سەردەمێکە بۆ ئێمە نەمانتوانی و ئەسڵ بە چاچی لە پێشمەرگایەتیشدا بە باشی بتوانین بجوولێنەوە چونکە ئەوەندە گەلە کۆمەچیەمان لەسەر بووە ئەوەندە دوژمن هێرشی بۆ هێناوین ئەوی تر چاوی لێپۆشی ویلیان زاری وایە بە ناچارێ نەزەبوونێتە بەشێک لەو گەمە جیۆپۆلۆتیکەی لەو منتیقەیەدا لە مابینی ئەو دەوڵەتانەی کە داگیرکەری کوردستانن و هیتریش هەبووە بەڵام ڕاستیدا ئەمە پێویستیمان بەوە هەیە جارێکی کە نەترسین شەرم نەکەین داهێنان بکەین لەوەی چۆن بەرگری بکەین لە بەرامبەر ئەم ڕژێمانە ئێمە ئێستا بەنسبەتی ئێمە بەغدا ڕوبەڕوومانە ڕاستە وەکو باسم کرد لە ڕاستیدا من گوناحێکە کەم لەگەڵ واقع و لەگەڵ تاریخیش کە ئەڵێن بەغدا چونکە بەغدا شتێک نییە نەسیادەی هەیە نەخۆی ئیدارەی خۆیدا نەخۆی ئەمە هەمووان نەزانین جارێکی کەش هەر بزانم هەر لەو کەناڵی ئێوەدا وتومە
مدیری مەکتەبی ڕئیسی وزەرا لە سەردەمی ماڵێکیشدا بەبێ ئۆکەی ئەو کاتە ئێران دانا ئەندرا ئەبێ حتا لەسەر ئەوە ینی نەک لەسەر دانانی وەزیر و ڕئیسی وزەرا و پەرلەمان و ئیلاخیری لەسەر دانانی مدیری مەکتەبێک هەر ئێرانە بۆیە من بەڵام ئێمە ئێستا ڕوومان لە بەغدایە لە ڕاستیدا بەغدا خۆی لە خۆی وای کردووە ببێتە نوێنەری ئێران بۆ لێدان لە ئێمە بۆ برسیکردنی ببوور آخر ناتۆ پرسیارەکەم جواب نەداویتەوە قوربان ئێمە ئەبێ جارێکیکە مەسەلەی سربەخۆیی ببینەوەی تاک بە تاکی ماڵەکانی کوردستان نەترسێن لەوێن ئێستا زروفەکە وەڵی مولایی من نییە باشە ئێمە چە ساڵێکە دەسەواژی سربەخۆی واز لێهێنراوە باشە باسی ڕفراندۆم زۆر بەکەمی ئەکرێ زۆر بەکەمی ئەکرێ سڕای ئەوە شەبینێ و هەموو ڕۆژێ شتی ترمان لە دژی ئەکابرا یاساکانی کە لە بەغدا دەرەچێت لە دژی ئێمە ڕێگرتن لە فرۆشتنی نەوت لە 2014 ئێمە بودجەمان بڕاوە کاچ بران ئەوە تازە نییە بڵێم وڵا ئەوە حتا پەیوەندی بە ریفراندۆمیشەوە نییە چکە پێش ریفراندۆم بوو لەبەرەوە ئەمە پێویستیمان بەوە هەیە بە زۆر باش بچینەوە یەک لە ماڵەکان جارێککە مەسلەی کورد لە ڕوانگەی سەر بەخۆیەوە قسە بکەین بۆ معنای نییە کە بڵێن ئێستا ئەلانەکەی ئەڵێن سەر بەخۆی چکە واقعبینی نەزانین ئەمە ممکن نییە پێشی هەمووان تورکیا لێمانەدا وەکو لە ڕفراندۆم دیمان ئێران لێمانەدا و زۆر دۆستی نیوەی ڕێگاشمان هەن چاوە پۆشن لەوەی کە لێمانە درێ ئەمە لەبەر ئەوە برام ئێمە دەبێت داهێنان بکەین دابهێنینەوە چۆن کاتی خۆ چۆن مەقاومەتمانە کرد چۆن بەرگریمان کرد چۆن پێ بە پێ آخر لە زمانی عەبدولکەریم قاسمدا یەک دەستکەوتمان هەبوو ئەوش لە نەزەری بوو تیۆری بوو باش کور عەرەب و کورد شوڕەکان لە مۆتەنا غەیری ئەوە شتێکیکەمان نەبوو ئەوەی هەبوو خوێندن بە کوردی فلان فلان ئەمە هی سەدەمی لزنەکەی عوسبەی ئومەمە لە 1925 بۆیە ئێمە دەبێت نەترسین شەرم نەکەین دوو دڵ نەبین ئەو نەوەی ئێستا کە زۆرینەی زۆری کۆمەلگا پێک دێنێ وانێ نەکەین بترسێ لەوەی کە باسی سەر بەخۆی بکات باش کاک دکتۆر ینی لەگەڵ ئەو هەموو زوڵم مستەمەیکە لە هەرێمی کوردستانیش دەکرێت هەرێمی کوردستان لە گەشانەوە لە بەرەو پێشچوون لە داهێنان لە هەموو بوارەکان ڕان نەوەستاوە لە بواری کشت و کاڵ ینی ئەوە ئەبینی ئێستا بەرهەمی کشت و کاڵی هەرێمی کوردستان دەچێت بۆ دەرەوە لە بواری پیشەسازی بە هەمان شێوە پێت وایە ینی ئەم هەڵمەتە دەتوانێت نەهێڵێ گەشەی کوردستان چیتر گەشەکە یاخود نەخێر کوردستان پێ بە پێ گەشەی هەر بەردەوامە بێت سوالەکە زۆر جوانە ئەوە بەرامبەر باسەکەی کاک ئازاد بە حەقیقەت من لەگەڵ ئەوم ئەبیە بیری مێژووی خۆمان بکەین و دیراسەتی مێژووی ناوچەی ڕۆژهەڵاتی ناوڕاستی زیاتر بەدوای بشین چونکی دیراسەتی مێژوو زۆر گرنگە کە بتوانی قەزیەی خۆت بچێتە پێشەوە لەبەر ئەوە سیاست موقتە عادەتەن یعنی ئەو وەزعیکی و زڵوفێکی ئێستا هەرێمی کوردستان لە تایە لەگەڵ ئەو نییە کە کاک ئازاد باسی ئەکا کە ئەبێ ئێمە تون بن و ئەبێ ناترسین و ئەبێ بچینە پێشەوە لەو مەسائلانە ممکنە وجهی نەزەرێکی خۆی احترامی یەگرین بەڵام ئەوێکی ئێستا تۆ باشت کرد ئەو پێشکەوتووە لە ڕووی ئابووری لە ڕووی دیبلۆماسی لە ڕووی سیاست بەتابەتی لە دوای 1991ەوە تا ئەمڕۆ ئەمە بەڕاستی سیاسەتی حەکیمانەیە کە وای لێ کرد لەگەڵ ئەو زروفەیەکی هەرێمی کوردستان یا ملەتی کورد لە عێراق ئەژی و ئەو دوژمنایەتی ئەکرێتەوە بەرامبەر ئەم ملەتە بەڵام ئەم ملەتە ئیستەیشە ماوە دیبلۆماسی خۆی بەردەوامە و ئیشی خۆی ئەکا و بەڕێکوپێک لەبەر ئەوە سەیرەکەی ناوڕاست و خوار و عێراق حەسوودی بە ملەتی کوردەکە کە چۆن بەو شێوە لەگەڵ ئەو زروفە ئەچێتە پێشەوە و هەرێمی کوردستان کردوێتی منطقەیەکی ڕێکوپێک و ئاسایش و ئابوووریەکەی بەرەو پێشیەکی لەبەر ئەوە بەڕاستی من لەگەڵ سیاسەتێکی نەرم و دیبلۆماسی لە فترەیەکی معەن هەر ممکنە بەیانی فترەیەکی بۆ خۆمان دروست ئەبێت باشە ئەو کاتە نەوعێکی تر تعاملەکەین لەگەڵ دەوڵەتانی دراوسە و حتا لەگەڵ دەوڵەتی حکوومەتی مرکزی زۆر باشە وڵام من یەک تعقیب بچووکە حەقمان لەبەرەوەی لە ڕاستیدا من نەموتۆ چەک هەڵگرن و بچین دژی بەغدا شەڕ بکەین بڵێ چەکیشمان هەیە دژمان شەڕ نەکردووە قوربان
مەبەستەکە ئەوە نییە مەبەستەکە ئەوەشە نابێ لە بیر کۆمەلگای خۆمان بینەوە کە ئێمە مەسەلەی سەربەخۆییمان هەیە زۆر باش ئەو ئەڵێ قەزیە نەتەوەییە ئەو دکتۆر هەروە ئەڵێ قەزیەیە ئەو قەزیەکمان هەیە ئێستا خەریکە لە بیران چێتەوە کاکە یعنی ئێمە بەشدارین لە بیربردنەوەی خەڵک لەوەی کە ئێمە خاوەنی مەسەلەیەکی ڕەوان ڕوونتر قسە بکرێت ئەبێ خۆ من ناڵێم سەرۆکی حکوومەت و وەزیر و قیاداتی عولیای ئێستای کوردستان کە نازانم قیاداتی عولیا ینی وەسفی کۆچکە لە سلێمانی جۆرێکە و لەوسە جۆرێکە من باسی ئەو قیادەیە یەکەم کە من بە قیادەی عولیای ئێستای حرەکەی کوردی ئەزانم خۆ من ناڵێم ئەو بچێوا بکە بەڵام ئەبێ ئێمە میدیامان هەیە قوربانی ئێمە کللتورمان هەیە ئێمە شانۆمان هەیە مۆسیقامان هەیە هەزاران شتمان هەیە زانکۆمان هەیە لەو زانکۆیانە خۆ بەغدانایە محاسبەی زانکۆی سلاحدین کە ئەگەر هەموو ڕۆژێ لە یەکێک لە کولیەکان لە یەکێک لە بەشەکان سیمینار لەسەر سەربەخۆی کوردستان بکرێ با ڕئیسی وزەران نێڵێ با وتەبێژی حکوومەت نێڵێ بەڵام ئێستا ئێمە وەختێکە لە ئیدارەدانی پێ دەڵێن ئیدارەدانی ململانێ لەگەڵ بەغدادا سیاسی باڵاکانمان ئەوەستن قسە ناکەن هەموو قسەیەک بۆ معنایە کە ئێمەش بێدەنگ بین بۆ معنایە میدیا بێدەنگ بێ بۆ معنایە ئەدەب بێدەنگ بێ ئەکادیمی بێدەنگ بێ بۆ معنایە نیە خۆ دەستخۆش عفوا من تعلیقكم هەیە بەڵێ فەرموو زەحمە نەبی ڕێدەوەگرین بە خۆمان بەنسبەت ئابووری کوردستان دەزان و ئێستا لە ناو دۆخەکی زۆر ناخۆشە دەبەر عێراق موچەی بڕیەوەوە بەرام ئێمە کوو پێویستمان بەو دەوڵەتانەی دەورە پشتمانە ئەوانی شەمان پێویستیان بێمەیە لەبیر نەکەین تورکیا 170 تیجارەتی لەگەر عێراق بە ڕێگای کوردستانە هەر ئەو ڕێگایەیان هەیە ئێرانی 150 لە مەسلحەتی وان نییە ئێمە تێکچین وەکو هەرێم باش ئەوەی دەبی باشە شیری خان ینی بۆ خۆ ڕاستە کاک حاکم باشە ئەبێ ئەوش لە دەستوردا هەیە برایم خەلیل و حاجۆمەران و پەرویز خان هیچ بەرەست ئێمە نییە نابێ بەرەست ئێمە بێ ئەبێ بەغدا بێ ئیداری بدا ئەبێ هەم لە ڕووی پاراستنیەوە و هەم لە ڕووی بەڕێوەبردننی کاروبارەکانی کە من زۆر لێ نازانم ئەوە مەسلەیەکی بازرگانی و مەسلەیەکی ئابوووریە ینی ئەگەر وردە دەبەرەوەشە چی خۆ بیرماندە پێش ساڵێک دەستور جێبەجێ ناکەندەنا دەستور ڕێگەی داوە هەرێمەکان لە دژی ئەمە جێبەجێکرێ بۆ جێبەجێ ناکرێت باش پێم بڕچی لە دژی ئەمە جێبەجێ نەکرێت ئەخەرەوەی دەستورەکە جێبەجێ ناکەن باشە شیری خان ئێستا ئێمە لەسەر ئاستی جیهان کۆدەنگێکی باش پشتیوانیەکی باش لە ئەوروپا لە ئەمریکا لە کەنەدا لە زۆرێک لە وڵاتان پشتیوانی بۆ خەڵکی کوردستان و بۆ هەرێمی کوردستان هەیە و ئیدانەی ئەم هێرش و پەلامار و موچە بڕینەش هەیە ئایا هەر بە تەنها ئەوە بەسە یاخود دەبێ ئەو دۆستانی ئێمە هەنگاوێکی کە بنێن جاییتر بە هەر شوێن بە هەر چێوەیە بێ وەتیما دەکاتە سەر ئێمە تانی لۆم دووبارەکەەوە زەحمە دەبی باش یان ئێستا ئێمە دۆستەکانمان هەمووی ئیدانەی ئەو هێرش و پەلامارانەی سەر هەرێمی کوردستان دەکەن ئیدانەی ئەوە دەکەن کە موچەی خەڵکی کوردستانیان بڕیوە ئەمانە بە ئاشکرا ئیدانیان کردو ئایا هەر ئیدانەکردن بەسە یاخود دەکرێت ئەوانە دۆستی ئێمن ئێمەش دۆستی ئەوانین بە جۆرێک لە جۆرەکان بە جۆرێکی تر هاوکارمان بن ئەو ئەتیما دەکاتە سەر ئێمە جوڵانی ئێمە چۆن جوڵانی ئێمە یعنی ئێمە دەبی چ بکەین ئێمە دەبی ئەو دەوڵەتانە تێبگەینین مەسلحەتی وان لەگەر مەسلحەتی ئێمە بەستراوە ئێمە ئەوڕۆکە وەزعمان تێکچی وەزعیوانی شتێک دەچی ئەوڕۆکە ببینە لە هەولێرێ بڕۆ سەفارەی قونسولیای ئەمریکی کە دروست کرایە گەورەترین قونسولیە لە شەرقی ئەوسەد لە عالەمە بەرێت لەوەیە ئەوە ینی چی ینی گۆ مەسلحەتی گۆ تێک دەچی لێرانە وەکو مەسلحەتی کوردستان بە دۆست دەبینن بە دۆستین گۆ دەبینن و دایمن مەسلحەتی خۆیان بەستی تۆ بە مەسلحەتی ئەنگۆش هەمان شت بن مەسلحەتی خۆتان بەستنەوە لەگەر کورد شتێکی دیکەش هەیە من حەزەکەم باسی کەم بەداخەوە ئەوان نەوەیەتەکەی کە کوردی تەماشادەکەم بەس شەڕکردن کورد بەس شەڕکردن وەختی شەڕێ حازرن وەختی شەڕی داعش کورد هەر کورد بوو شەڕی داعشی دەکرد کەس هاتە پێشێ برێ ئەمن شەڕ خۆی کرداتە ینی ئەمن قارەمانم ئەمن شەڕ دژی داعش دەکەم نە هەر ئێمە بووین ڕاست بۆیە ئەمە دەبی ئەو فکرش دەبی بگۆڕین ئێمە دایمەن ملاحەزەکە لە میدیای لە میدیا و لە سوشەل میدیای ئەبێت چۆن بە دۆستەکانمان بڵێت چیمان بۆ نەبەسەوە لە سوشەل میدیا و لە میدیا ئیدەرەوە ئێمە دایمە کورد وادەندرایە شەڕکەرە ئێمە ئازاینە ئێمە لە هەموو شەڕێک ئامادەینە تا خۆمان پارێزین تا دۆستەکانیشمان پارێزین
ئەو کاتە هات برێنە ئێمە خۆمان دەپارێزین بە شرتێ دۆستەکانمان پارێزین ئەگەر ئەنگۆش ئێمە نەپارێزین وەختی تنگانە زۆر باش بەێ کاک دکتۆر خەلیل ینی خاڵێکی تر هەیە کە بە بەردەوامی دژی خەڵکی کوردستان دژی هەرێمی کوردستان بەکارهێنراوە لەلایەن نەیارانی ئێمەوە لەلایەن دوژمنانی ئێمەوە هەمیشە تۆمەتیان بۆ گەلی کوردستان دروست کردووە تۆمەتی ناڕەوا بەرامبەر بە خەڵکی کوردستان ئەو تۆمەتانە بۆ دروست دەکەن وەکو باسم کرد بۆ جنابەت هەر لە بدایی باسەکانمان تەناقضێکی بەردەوام هەیە لە بینی بۆچوونی حکوماتی ناڵێم حکوومەتی عێراق حکووماتی عێراقی لەگەڵ بۆچوونی قیادەی کوردی هەر لە بدایەتەکەی تا ئێستا بەردەوامە ئەمانە دەوڵەتیانەوێ نایانەوێ اتفاقیە و فدرالی و کۆنفدرالی و ئەو ڕسم و بزمە ئەگەر هەبێت ئەگەر بکرێتیش ئەمە هەنگاویەکە بۆ هەدەفی ڕئیسیەکەی ملەتی کورد دەوڵەتی دروستە بێت ئەمە حکووماتی عێراقی ئەزانی و قەناعەتی هەیە ملەتی کورد بەوانە قەناعەت نییە بەو تەوقیعاتانە و اتفاقاتانە ئەکرێتەوە لەبەر ئەوە ئەوی کە جەنابەت باست کرد بەتەکید حکووماتی عێراقی بەردەوامیشە بۆ لاوازکردنی حرەکەی کوردی بۆ لاوازکردنی اقتصادی هەرێمی کوردستان یاخۆ نەوعێکی لە تەفتیت نەوعێکی لە تێکدانی قیادەی کوردی سیاستێکی تەمام بەرامبەر ئەو مەسائلانە دوو هەدەفێکی ڕئیسی بەردەوامە بۆ هەمووی حکووماتی عێراقی بەرامبەر قیادەی کوردی و ملەتی کورد یەکەم بە عەرەبی ئەڵێن تەرقیق الوجود الكوردی واتە کەمبوونی ملەتی کورد لە کوردستان ئەنجا بە تەعریبەوە بە تاجیرەوە بە کوشتنەوە بە کیمیابارانەوە ئەمە سیاسەتە بەردەوامە نەک بڵێ فترەیەکی معەن ئەمە یەک دوو لاوازکردنی قیادەی کوردی ئەم دوو شعارە بەردەوامە هەر لە بدایەی دروستبوونی حرەکەی کوردیەوە تا ئەمڕۆ وە بەردەوامیش ئەبێت جا ئەمینی سوالەکە لێرەیە کاک حاکم چۆن بتوانین ئێمە لەگەڵ ئەو دوو بۆچوونەیەکی دژی ملەتی کوردە و وجودی ملەتی کورد چۆن ڕێک بکەین چۆن بتوانین تەوازن دروست بکەین تاکو انتظاری چاوەڕێ فرسەتێکی بەیانی ببێت لە قازانجی کورد زۆر باشە کاک ئازاد جەنابەت ئاماژەت بە زۆر خاڵی گرنگدا عێراق سەقامگیریەکەی بەندە بە سەقامگیری هەرێمی کوردستانەوە لە زمانی مەلیکیەوە ئەگەر تەماشاکەی کورد ئەگەر فاکتەری سەرەکی نەبوو بێت لە ڕووخاندنی حکوومەتەکانی عێراقدا یەکێکە لە فاکتەرە هەرە بەهێزەکان ئایا ئێستا دەسەڵاتدارانی ئێستا عێراق لەو حەقیقەتە تێنەگەیشتون سەقامگیری هەرێمی کوردستان یعنی سەقامگیری هەموو عێراق هەرێمی کوردستان سەقامگیری نەمێنێ عێراقیش سەقامگیری نامێنێ و ئەوەی کە ئەوان مەبەستیانە بۆیان ناچێتە سەر زانانی چی جارە پێشەمو شتێک من بۆ خۆم شخصەن ینی کێشەم لەگەڵ حکووماتی عێراقی حەسرن کێشەم لەگەڵ ئەوان نییە کێشەمان لەگەڵ دەوڵەتی عێراق لە بیدایەتەوە ئەو دەوڵەتە ببێ ئیرادەی ئێمە دروستکراوە وەرە مشارەکەی ئێمە چی بووە کاکتۆر باسی سیڤەری کرد لە سیڤەردا تموحێکمان لا دروست بوو خۆشیەکمان لا دروست بوو ئەو سەردەم تەواو دواتر هاتین لە لۆزان هەمیان لێسەندینەوە باشە دواتر تەماشاکەی کاتێک کە انتداب نەمان لە عێراق لە باتی ئەوی دۆخەکە بۆ کورد باشتر بێ خراپتر بوو قوربان یعنی من مەبەستێکم ئەوەیە کە ئەوە بڵێم بەغدا سەقامگیری بە ئەو بەندە بە ئێمە یان سەقامگیری ئێمە بەندە من لەگەڵ ئەو هاوکێشەیە نیم هاوکێشەیەک هەیە ئێمە تایدا ژیاوین ئێمە تیۆری تەماشای ناکەم باشە لە ممارەسە و لە پراکتیکدا تەماشایەکەم هەر کاتێک بەغدا بەهێز بێ هەر کاتێک بەغدا یعنی دەوڵەتی عێراق مستەقر بێ باشە ئێمە بێهێز و ئێمە وەز ئێمە نامستەقیرە خۆ استقرار هەر ئەوە نییە تۆ باران و موشک بارانم لەسەر نەبێ استقراری اجتماعیم تێکەچێ کاکە ئەو دیاردە خراپانەی لە دوای ڕێکەوتنی جەزایی لە کوردستاندا سەری هەڵدا هەر لە ڕاگواستنی ئەو هەموو خەڵکەکە دەستکاری و دیزانی کۆمەلگای کوردەواری گۆڕی دیزانی کۆمەلگای کوردەواری گۆڕی دوایەوە دیاردەی ئەو هەموو دروستکردنی فەوزی خەفیفە و دیاردەی بەجێی شعبیکردنی خەڵکی کوردستان ڕاستە ساڵنجان لە بەغدا و بەسراش کراوە من باسی خۆمەکەم ئێمە تایبەتمەندی خۆمانمان هەبووە و هەیە لەبەرەوە من پێم وانییە کە بەغدا یەک دەنگیش ڕای بەوە هەبێکە بوونی لە کوردستاندا هەبوونی استقرار بەمانای ئاوەدانی بەمانای پەرەپێدانی کللتوری بەمانای پەرەپێدانی بازرگانی بەمانای پەرەپێدانی
دارایی بەمانای پەرەپێدانی هەموو پەرەپێدانەکانی تر پێی وابێ ئەوە لە ساڵحی ئەودایە ئەو ئێستا ئەگەر شتێکیش قبوڵەکە پرسیارێکی زۆر بەسیط هەیە بیکەین زەحمەت نەبێ بۆچی هیچ بانکێکی عێراقی لێرە نییە کە هەموو ئیمتیازاتانەی بە حیساب بدرێ بە هاوڵاتی عێراقی کە بە حیساب ئێمەش هاوڵاتی عێراقین بۆ لێرە نییە و دوای ئەوە ئێستا ئەڵێن ئەیکەنەوە ڕەنگە شتێک بکەنەوە بەڵام وردە وردە ئەوان هەرەکەی ئابووری کوردستان ئەبنەوە بەغدا لەبیرتان نەچێ ئەبنەوە بەغدا ئێستا بازرگانی کورد ئازادە لەگەڵ ئێران تورکیا کاک دکتۆر یان ئەو بوو باسی کرد لەگەڵ ئەو وڵاتانە حرەکەیەکی ئابووری باشمان هەبوو ئێستا بە هەمان شێوەیە باش ڕاستە لە برایم خەلیل کە هینەکە پێوین یعنی ئەژمێرین چەند کابینە داخلیە لە بۆ ئەزانین بەڵام زۆری بۆ خوارەوەیە چونکە تورکیا هیچ خەتێکی نییە لەگەڵ زۆر هەمووش بانەزانین کە لە تورکیا چەند هەوڵدرا لە وڵاترەوە خەتێک دروستکرێ بۆەوەی نێتەوە برایم خەلیل و ناو کوردستان کورد ئەزمونێکی دوور و درێژی هەیە لە بەرەنگاریش سەرۆک بارزانی قسەیەکی هەیە لەم ڕۆژانەی پێش و دەڵێت دەتوانن بمانکوژن بەڵام ناتوانن ئیرادەمان بشکێنن پێ دوایە ئیرادەی کوردی دەشکێت یاخود هەمیشە ئەو ئیرادەیە هەر بە پێوە ڕاوەستا و ئەبێ دوژمنەکانی چۆکدا بدەن ئەڵانی چیە من زۆر پێم ناخۆشە کە هەندێک زانەوە ئەکەم ئیتیزای مناقەشەکە بگۆڕم بەلایەکەدا بەڵام ببورن لە بەداوا بردن لە کاندکتۆر و لە خانمیش لە ڕاستیدا ئێمە بە شێوەیەکی گشتی یعنی کە ئیرادەی ئێمە لە بیدایەتەوە ئیرادەیە هەبووە پێشوتیش هەلێرە باسم کرد لەو بەرنامەی جەناب ئێمە داهێنانیشمان کردووە لە چۆنیەتی دروستکردنی فاکتەرەکانی بەرگری داهێنانمان کردووە من نمونەیەکی بچووک دێرمەوە لە کوردستاندا ڕاپەڕی نەکرا لە دژی ئەلی پێشکە ڕاپەڕی نەمەزنەکە ڕاپەڕین و خۆپشاندانی قوتابیان و خوێندکاران و فیاتی تری کۆمەڵگا ئەکرا دروشمی تازە دادەهات قوربان دروشمی تازە ڕەنگە بەشێک لە موسەقەفین ئەو دروشمیان لا مەقبول نەبوو بێ ئەویش ئەوە بوو کە خوێندکاران و قوتابیان مزاهراتیان کرد دروشمێکیان داهێنا ئەڵێ شەهید بوون دکتۆرایە ئەمە مەبەسم لە چییە مەبەسم لەوەیە کە ئەمە داوەتێک بوو بانگەوازێک بوو بانگەشەیەک بوو بۆ هەموو کۆمەلگای کوردەواری زۆر باش کەوەرن ئەبێ خۆمان بە شەهیدکردن بدەین بۆ ئەوەی ئێمە لە ناو نەبرین ئێمە جینۆساید نەکرین کە کراین دواتر بینیمان ئەنفاری کراوی لاخی بۆیە قوربان یعنی بە هەندێک وازەح بین لەگەڵ یەکتر پێم وایە کۆمەڵێک دەستەواژە هەیە پێشی من ئەبێ ئەوان ئەکادیمین پێشی من ئەوان بێن پێداچوونەوە ڕەخنە لەو دەستەواژانە بگرین کە ئێمە بە هەڵە بەکارمان هێناوە بە نەزانی یان بە زانایی زۆر باشە دکتۆر شیرین مێژون خوندی دکتۆر شیرین یانی ئێستا بێژگە لەو ململانەی کە لەگەڵ کورد دەیکەن میلیشە شیعەکان بەردەوام هێرش دەکەنە سەر بنکە و بارەگاکانی ئەمریکاش وەڵامیان دایەوە ئەگەر هاتوو ئەم پێکدادانەی نێوان میلیشە شیعەکان و ئەمریکا تەشەنەی کرد گەورەتر بوو بە پێکدادانێکی گەورەی نێوان ئەمریکا و میلیشە شیعەکان بەڕای تۆ کورد دەبێت چی بکات دەکەوێتە چۆی ئەو ململانەیەوە یا چۆن خۆی بپارێزێ دیبلۆماسیەت لەگەر هەردوولا لەگەر هەموو لایەک دەبی ئیشی دیبلۆماسی حاولە دەکەین خۆمان پارێزین بەس ئەوان ئێرانیەکان ئەوەیە هەدەفیان شەڕەکەی نێوان خۆیان و ئەمریکا ئەوان بە ملەتەکی وەکو ئێمە بکەن بە شیعەکان بکەن بە کوردی بکەن بە یەمەنی بکەن بە فەڵەستینیەکان بکەن ئێمە بەڕێیم باشترین شتەوەیە بە دیبلۆماسیەت بەکاربین وەکو ئوستاکە و دەبی تیاگەێنین ئێمە قبول ناکەین ئەنگۆ لێمان بدەن قبول ناکەن ئەمە بکەنە زەحیەی خۆتان سیاسەتی خۆتان بەرامبەر بە ئەمریکا بەرام ئێمە دوژمنی ئنگۆژنین زۆر باش دەبیەوەی تیاگ زۆر باشە کاک دکتۆر خەلیل هەر ئاماژە بە وەڵامەکەی ڕەحم بە قسەیەکی تۆ هەیە یان ڕوونکردنەوە مەسە قسەیەکی دوای دکتۆر ئەو ڕوونکردنەوەی لە خزمەتام زۆر باشە کاک دکتۆر هەر لەسەر قسەکانی دکتۆر شیرین هۆکار چییە ململانەیەکی گەورە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هەیە کە هیچ پەیوەندێکی بە کوردەوە نییە بۆ ئەیانوێ کورد تێوە بگلێنن لەو ململانەیە کە ئێستا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست حاکم تو بتەوێ ناتەوێ کوردستانی خواروو کوردستانی عێراق لە ناو سنتەری مشکلەکەیە
تو ناتواني دور بي لموضوعك ابي بشيكي لم تطورات مش شمال لقل روشلاتنا اميك دو يقينا استحاليا علاقات درس بوا لجير وجير يا اخو بعلني لبيني امريكا ولبيني او اطرافانيكي بيوندي بامريكا وكو السنيه كان عراق وكو كرد كان عراق هماشيوا بالنسبه ايران بتاكيد اجر نيازي هي بنامبر يكتري ابن لقل امريكا وموضوعك زياتر لم موضوع تشنب كريتوا يقينا علاقاتك هي اتفاقياتك هي لقل او جماعة او حكومة عراقية كم دويش او اطرافانيك موالات يعني هي لقل ايران واتا بالتويناتوي ام مجموعاتان ام تجمعاتان هيش تجمعك ناتواني دور بيه لو احداث عليك بيان رؤيا من توقعاتي خم اما فرصتك بو كردستاني عراق شلون؟ فرصتك نقل يقينا استحاليا امريكا ورد امكانيات خوي ترخانك بو حركي دهاتو بو شري دهاتو ودورني كردستانيش لم ميدانيا اخبرهم كاك دكتور اگر توسي واقعي بين مثلا استا فلسطين كان لقل اسرائيل 22 دولة عربية لبشتا اوهم دولة اسلامية يمن دولة الراستا استا شرنا اخوان هي دولة بلام اما بشيشين لعراق يعني اما ام هريمه بشيك نيه لو من الملانيكا خويا للروشلاتنا والراستا يعني زور فرق جوازي هي بين او دولة يا كم بالنسبة فلسطينية كان حماس بتنها او مشكلة بو خوي درس كتبو ملتكي باشا ولا برأوا النتيجة كي جنابة شار زايد شو اللي هاد تيجي بلان بالنسبة أمريكا ووجودي أمريكا وجودي أمريكا بردوام بيت العراق أم إعلاميك استبلا وبيت أما هموي إعلاميك حقيقي نية هموي تمشي بعض وقت وترضيي بعض أطرافه أمريكا مصالحي كاك حاكم مصالحك استراتيجي هي العراق ناتواني عراق بجيب ولا برأوا أو تم علاقات درس كردو ولا بيني أطرافك معارض لإيران سنية كان يا وهروها كرد كان وممكن أطرافك تايبتش للشيعة كانشا بو بياني زور باشا كاغاز دويست والله من اشتيقوا لي فرموا وتم رخنا والله قريم وتم استفسارك هي فرموا جنابة وتت لسر مسألة أو توباران بومباران وروكيت باران وانا بدن هاتون بل حركة شيء زور باشي إدانة كردن هبو لعاستي الدول وحتى لعاستي يو دا كمو زوريك لو هبو باشا بلام توسيتي كشت ود من أوم نزاني وبراسي بيم خوش بو بينران شروني كيتوا من نفزاني ولا سر نداني موتا هيت كسك بدن كاتبه مش برسيارة ناخ توات ود لسر أما وخل إدانة كرد أجر خبري شوية زور بومزود الخوش والله زور جار أويه كاغازا زور جار كدلين أبي تشيشكانتان يعني ببغداد دلين تشيشكانتان شارع سكن يشل مسألة كان مسألة بودجية كدلين كرد حقي خويانا رنگ بقى براش كوانا يعني سا أمريكا وولاتاني بريطانيا بتابتي أدوانا فرنسا نازم خلق بيت سمبرسي بوا شون نازم شون نازم أي باشا كنازا كواي بوسي هد بي لوري بتشيشكانتان حلكن الجارة خو تشيش زور درسبو خوان دهاتن بجورك لجوركان شارع سريانا كل ما بيني يمو بغداد يعني باش. من هم بسم أو بوتم أجر وابي أو مش ديش خوشة أجر وابي أوانا لسر موسى بيان وتي بي أو بو خلق برسيه كان والله وزور تطورش مهم بو زور باشا من كاتم زور كم ماوشين يعني يك دقة دتوي شي بلي لو دقيقة سبارت بوهمونا من روايتي برامبر بخلقي كردستان دكري ودتواني قصكيش خود بي سكي من وين باسي موشكي ده أنا كتدخل ناكن يعني كتدخل كان بس بقصية سببك ودبينين مسألة شيء ناو عراق على قينية بوان يبدأ بيشار سر بكري لا شار بارتي عراق على قينية نبى سياسة نبى دبلوماسيات أو مشكلة شيء داخلي عراقية ده بيشار سر بكري بالنسبة مواد ساندلي مواد حركة شيء دبلوماسي بقوة ده بيهبي ونيا لجر دولة كاني دروا حتى لجر أو كرداني موجود لدروا بداخوا زور كرد هنا لدروا دجي هريم إيش ذكن زور كسنة دبيني مترجم رزم له مترجمة كان بس أم باسي هندك عندك كم شن كسك عندك دائما دجي كرد قصدا كان دبي لجر أوانش دانيشين باش كاغازات بيك رستا هيج كاتمنا ماوا بيامت شيء قصد شيء بو عراق بو أم دوخة
بۆ عێراق بۆ ئەم دۆخە بۆ ئەم دۆخە، بەڵێ. ئەمچی هیچ علاقم بە بەغدا نییە ئەزانم، بەڵام هیچ- پەیامت چییە؟ هیچ ئومێدێکم بە بەغدا نییە جگە لەوەی ئومێدی بەغدا هەلا ببێ من ئەوەمەوێ بەقوربان باش من بەغدا من چاوەڕوانی ئەوم تۆ هەلا ببی دەست خۆش کاک دکتۆر جەناب کاک حاکم گۆڕان کەمترین لە 30 ثانیە. بڵێ وەزعەکە زۆر ئالۆزە باشە. متغیراتێکی لە پێشەوە زۆر هەیە ڕاستە. لەبەر ئەوە ئەبێ قیادەی کوردی حرەکەی کوردی زۆر وریە ئەبێت و خەتەواتی محسوبە بێت و بیری بەیانی ئەکا پێشی ڕێی خۆی وڕەتفعل لە سیاست زۆر خراپە. زۆر باش. سیاست کاک دکتۆر بەڕەت فعلیش ئەکرێ ئەوە پاکستان و ئێرانماندی بەڕەت فعل تەعاملان لێدی کرد ئەزانی چ یەک شتێ زۆر هەڵەیە لای من هەڵەیە ڕەنگە لای بڵێ. ئەوان لای تۆ لای کەسێکی کار بڵێ. نەبێت من دژی ئەو پەندە کوردیان کە ئاڵەیە دەستێک بۆت نەبردرا ماچی کە من ماچی ناکەم دەست خۆش زۆر سپاس زۆر بەڕێزان گەلێک سپاس بۆ دکتۆر شیرین فواد مەعسووم تێژەر و شارەزای یاسای نێودەوڵەتی کاک ئازاد جوندیانی سیاستمەدار هەروەها دکتۆر خەلیل ئیسماعیل ئەکادمیست و لێکۆڵەر گەلێک سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم دیبەیتە تایبەتە سەبارەت با دۆخی کوردستان و بەو هەموو ناڕەوایەتی کە بەداخەوە عێراق بەرامبەر خەڵکی کوردستان دەیکات. بینەرانی بەڕێز ئەم دیبەیتەشمان لێرەدا کۆتایی هات تا دیدارێکی تر شەوتان باش و خواتان لەگەڵ.